إيه كارفدان لسراسة جهاني لسرفي شري بردوامن يعني فوكسا جهاني لسرفي شرية بسانن اف شر بر بكيفة ديشيتن حتى كنگي دي بردوام بيتن هرچند ترامپي دست بيكي گوته 4 تا 5 هفته دي بردوام بيتن لدو شف گوته از بيزار نابم يعني چندي دريج بيتن لك من اعتيادية حتى از بشم آرمانجن خواه وكي أمريكا بدست بينم دناوا إيران دا إيران جيد بجيتن ام حاضرين و ام برسوی دین و ام بجداری هیچ دانستانتنه کانابین بزنین روش ده چلیتن برای دکتر چواز حسن اکادمیسیان و شورمند ام بجن پارلمان کردستان جهولیر گلمه دایا دکتر ام کاتت باش بخیر بین بو کردستان 24 تیروانین تان چیه لسر ام شرعه ام وضعه بر به چه دچیتن والله بداخل يعني هەمیشە سەقامگیری و ئاسایش و ئارامی باشترە لە شەڕ بەڵام ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست ئەوە بۆ چەند ساڵێکە بەرەو کڵان دەچێت بێگومان وەکو بڵێ ئەم ئاگرە گەورەی کە 2 ساڵە دەکوڵێت دەبایە شەڕێکی ئاوە گەورەی پێوە بێت چونکە لەماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو زیاتر هەر بەرەو پشێوی و بەرەو شەڕ بووانەوەکو بەرەو ئارامی و ئاشتی بێت بۆیە تاڕادەیەک گەیشتن بەو شەڕە یا خۆدڕوودانی ئەو شەڕە چاوەڕوان کراو بوو عاقبەتی شەڕەکە چی دەبێتن دکتۆر بە حقیقات یعنی ڕووداوەکە بە خۆی ڕووداوێکی گەورەیە ناتوانین بە دەقیقی بڵێن و ئەوەی کە چاوەڕوان دەکرێت تاوەکو ئێستا ئەوەی کە ڕوویداوە بە تایبەتی ئەم جاریان ینی بڵین لە چەند ڕۆژ لەمەوە پێش کە دەستی پێکرد بە لێدانی ئێران و بە وەکو بڵێ کوشتنی سەرکردایەتی هەر باڵای کۆمەری ئیسلامی ئێران دەلالەتە لەسەر ئەوەی کە نیەتێکی جددی هەیە کە ئەم شەڕە هەندێک ئەهدافی لە پشتە کە تەحقیقی بکات لەلایەن ئەمریکەکانەوە یعنی شەڕێکی محدود نییە بە تاکید چونکە ئەگەر شەڕێکی محدود باە ئاوا بە زەبرێکی وەکو بڵێ بەهێز و وەکو بڵێ لە سەرکردایەتی هەرە سەرەوە دەستی پێ نەدەکرد زۆر باشە دکتۆر زۆرجار دەڵێن دەستپێکردنی هەر شتێک لە دەستی خۆتدایە بەڵام کۆتایی پێهێنان هەندێک زەحمەتە زۆرجار لە دەستت دەردەچێتن شەڕەکە دەستی پێکردووە 4 ڕۆژێکە بەردەوامە کوتایەکەی چۆن دەبێن ینی پێت وایە کوتایەکەی گۆڕانکاریەکی باش بێتن لە جیاتی شەڕ و کوشتن و خوێنڕشتن ئاشتی بەرقەرار بێتن بە تاکید خۆی شەڕ بە لایەنێک هەڵدەگیرسێت بەڵام بە دوو لا کۆتایی پێدەیانی وەکو بڵێ جۆرێک لە ڕێکەوتنیەوە خۆت دەبێت هەردوو لا بگەنە قەناعەت کە شەڕەکە کۆتایی بێت ئەنجا کۆتایی دێت بۆیە هەردوو لایەنەکە ڕۆڵیان دەبێت لە کۆتایی هاتنی شەڕەکەدا بەڵام ئەو لایەنەکان لە ئاستێکی وەکو بڵێ سەربازیدا دەبن یەکێکیان هەردووکیان لە یەک ئاسدا دەبن یەکیان براوە دەبێت یەکیان دۆڕا دەبێت چۆن دەبێت ئەمە دەکەوێتە سەر مەزرعاتی ئەمورەکە یعنی بڵێن ئایا شەڕەکە بەرەو شوێ دەڕوا ئەوەی کە لەم چەند ڕۆژەدا دەبینین شەڕەکە یعنی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پەرەسەندن و بەرەو توندبوون دەچێت دیارە ئێستا لە هەفتەی یەکەمی داین یاخود لە چەند ڕۆژانی سەرەتای یەکەمی داین ناتوانین بڵێن شەڕەکە گەیشتۆتە لووتکەی خۆی و ئیتر بەرەو خابوونەوە دەچێت کێ براوەی شەڕەکەیە کە لە ڕۆژانی سەرەتاییدایە دکتۆر کێ براوەی ئەم شەڕەیە زەحمەتە بتوانێت تۆ براوەی شەڕ لە ڕۆژانی سەرەتایی دیاری بکەیت بەڵام تەبعاً ئەو زەبرەی کە بەر ئێرانیەکان کەوت زەبرێکی تون بوو لەوەی کە سەرکردایەتی باڵایان لە ماوەی چەند سەعاتێکدا بڵێن هەمویان کوژران بەڵام لە هەمان کاتیشدا بیرمان نەچێت یعنی بڵێن ئێران دەوڵەتێکی موەسساتە تەجروبەی هەیە لەسەر ئاستی ئەوەی کە سەرکردایەتی باڵایان لەناو بچێت و بەدیلەکانی بدۆزنەوە هەتاکو ئێستا ئەوەی دەبینێت یعنی بڵێن ئێران شپرزە نەبووە و ڕەتفعلی هەیە و بەرنامەی هەیە هەتاوەکو ئێستا ئایا بەرنامەکانی دەتوانێت چەند بەردەوام بێ چەند خۆی بگرێت هێشتا زووە قسە لەسەر ئەوە بکرێت بەڵام ڕەتفعلی دکتۆر ئەو زەربەی کە لەم چەند ڕۆژەیە ئێران لە ئیسرائیلی داوە و هەروەها لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە داوە پێت وایە یعنی زەربەیەکی متەوەقع کرا بێتن لای ئەمریکا لای ئیسرائیل کە بەم شێوەیە ئێران شەڕەکە بەرفراوان دەکاتن
بەڵێ بە تەوەقع من متەوەقع بووە چونکە لە حوزەیرانیشدا شەڕەکە یعنی تەسعیدێکی گەورەی بەخۆ بینی ئەو تەجروبەی 9 مانگ لەوە پێش کە ئێران تەسعیدێکی گەورەی کرد لە ڕێگەی ڕۆکێتەکانیەوە بە ئەکیدی یعنی جێگای ئەوە بووە کە خوێندنەوەیەکی بۆ بکرێت کە ئێران یعنی خاوەنی عەمبارێکی گەورەی ڕۆکێتە و درۆنە و لە هەمان کاتدا سیستەمێکی عەسکەری با بڵێن منەظەمی هەیە کە پلانی خۆی داناوە خۆی ئامادە کردو بۆ شەڕە بەڵام لە هەمان کاتیشدا شەر نییە ینی بڵێن ئەو شتە بە درێژایی ڕۆژانی شەر بەردەوام بێ ئێستا ئەوەی کە دەبینرێ هەوڵ تەماشا دەکەین کە هەتاوەکو لەو هێرشانی کە ئەمڕۆ کراوە هێرش دەکرێتە سەرسەنتەری پرۆسەکانی بەڕێوەبردننی شەڕ لە ئێراندا بۆیە کە ئەگەر ئەو سەنتەرانە مەسەڵەن چ لە ڕووی سەنتەری عەسکەری بێت چ لە ڕووی سەنتەری ڕاگەیاندن بێ بێگومان کە ئەگەر بێت و ئەو سەنتەرانەش بەرەبەرە لێیان بدرێن ئەوە زیاتر پشێوی لە ڕیزەکانیاندا دروست پێت وایە ئەگەر ئەم ئەو شەڕە ئەگەر بەردەوامی هەبێتن لە ڕۆژانی داهاتوودا تەنها شەڕەکە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل دەمێنێتەوە یا خۆت وڵاتێکی دیکەش لە ناوچەکە وڵاتەکانی دیکەش تێوە دەگەڵێن بۆ نمونە وڵاتانی خەلیج وڵاتانی کە ئێران دەیان کاتە ئارمانج بەرژەوەندەکانی ئەمریکا تێیاندا دەکاتە ئامانج ئەوەی کە ئەمە لە دوێنێەوە هەست پێ دەکەین بە تایبەتی لەوەی کە لە لوبناان و لە جنوبی لوبناان ڕوودەدا ئەوەیە کە ئێران پلانی هەیە شەڕەکە بکاتە شەڕی ساحات یعنی لە دەرەوەی ئێران و لە ساحەکانی دیکە لە هەر شوێنێک بۆی بگونجێت ساحەی تازە بکاتەوە بۆ ئەوەی کە یەکەمیان بەرنامەی بەرامبەرەکانی تێک بدات و پلانەکانیان پشێبێنێ و دووەمی نیشان فشارێک دروست بکە لە ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست و لە ئاستی جیهانیدا کە بە ئاراستی ئەوە بێت کە بە زووترین کات شەڕەکە کۆتایی پێبهێنرێت بە تایبەتی کاتێک کە دەبینین وڵاتانی خەلیج کە دەکەونە بەر ئەو هێرشە ئەوانە بۆ ئەوەی کە فشار بکەن لەسەر ئەمریکا و لەسەر ئیسرائیل کە بە زووترین کات شەڕەکە کۆتایی پێبهێنرێت و وەکو بڵێ ئەو بەرنامەیە کە ئەمریکا و ئیسرائیل دایان ناوە نەگاتە نەتیجەی نهایی خۆی. کاک دکتۆر جەنابیشت باشە زانی کە متابعێکی باشی ئەم وەزایی سەرەتا ترامپ دەیگوت 4 هەتا 5 هەفتە ئەم بابەتە کۆتایی دێتن پێش شەڕەکەش ینی هەندێک جار راپۆرتی بونکۆکاری دەکرا لەسەر مۆزاکە دەیانگوت بە چەند ڕۆژێک ئێران ساف دەکرێتن نامێنێتن لە کوتا ڕۆژنام لە کوتا قسەکانی ترامپا باستەوە دەکرێتن کە من بێزار نابم ئەگەر لە 4 و 5 هەفتە زیاتریش بێت درێژەی بچێشێت ئێران دەڵێ من ئامادەمە ئێران ئەمریکا هەتا باسەوە دەکات دەڵێت کە ئامادەم هێزی زەمینی بنێرم بۆ ئێران یعنی پێت وایە ئێرشی ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل بتوانێت ڕژێمێک بگۆڕێت بە تەواوەتی ڕژێمێکی تر بێنێتە سەر حکم لە کاتێکدا 47 ساڵە ئەم ڕژێمە خەریکی خۆڕێخستنە خەریکی سیاسەتە خەریکی ویلایەتی فەقیە بەتاکیت خۆی ئەوەی کە دەبینین هەموو شتێک لە ئاسمانەوە یەکلا ناکرێتەوە پێویستە لەسەر ئەرز شتەکان گۆڕانکاریەکان ئەو هاوکێشەکان تەسبیت بکرێت بۆیە هەموو شتێک لە ڕێگەی جەنگی ئاسمانی و لە ڕێگەی ڕۆکێتەوە ناتوانین بڵێن یەکلا ببێتەوە بەڵام ئەوەی کە دەبینین وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ترامپ لەم ساڵی ڕابردوودا هەمیشە هەوڵی داوە کە ئەو هەنگاوانەی کە دێنێت بە زووترین کات هەنگاوەکان بە سەرکەوتن کۆتاییان بێت بۆیە بێگومانم کە ئەمریکەکان هەوڵ دەدەن کە هەدەفەکان و ئاماجەکانی خۆیان لە ماوەیەکی کووردا بپێکەن چونکە نا باری ئابووری نێودەوڵەتی و نەباری ئاسایشی نێودەوڵەتی تەحملی وەکو بڵێ شەڕێکی درێژخایانی تر ناکات شان بەشانی ئەوەی ئۆکرانیا و رووسیاکە هەیە لە هەمان کاتیشدا دەتوانین بڵێن کە بەرنامەی ئەمریکەکان بۆ ئەوەیە کە قودراتی ساڕۆخی و هەروەها قودراتی عەسکەری ئێران بە تەواوی تووشی شەلەل بکەن وەکو ئەوان کە باز دەکەن یاخود وەکو ترامپ باسی دەکرد کە ناوی سێ کەسی لەلایە بۆ جێگرتنەوە ئەوە دەبێت ئەوە بزانین کە یعنی
لە ڕێگای ڕاگەاندن و لە ڕێگای تەسریحاتەکانەوە پلانی سەربازی و پلانی عسکەری ئیعلان ناکرێت ئەوە بەشێکی بەسیطێتی پێتوانی ئەمە سەر لە شێواندنی ئێرانیشە کە دەڵێتم من ناوی سێ کەسێکم لایە بۆ ئەوەی لە ناوخۆی ئێرانیشە ئێستا ینی فەوزایەک دروست ببێتن بەتاکیت بەشێکی گەورەی شەڕی دەرونیە یعنی لەگەڵ بەرامبەرەکانت بۆ ئەوەی کە بڕوە متمانیان بەخۆیان و بەڕیزەکانی خۆیان نمێنێت و با بڵێن لە لەحزەیەکدا تووشی ئینهیار ببن بەڵام لە هەمان کاتیشدا تاوەکوی ئێستا یعنی ئێران هەوڵی خۆی دەدات کە شەڕەکە ببێتە شەڕێکی کاتی و لە چەند هەفتەیەک لەگەڵ چەند هەفتەیەکیش بخایانێ نەگاتە ئاستی گۆڕانی ڕژێم بە هەر نرخێک بە ڕژێمەکە بمێنێتەوە بەلاوازیش بێ پێیان باشترە لەوەی کە بێت و ڕژێمەکە بڕوخێت و لەناو بچێت بۆیە یعنی هەدەفەکە لێرەدا لەلایەن ئێرانیەکان واتەوەخوا دەکەم بۆ ئەوەیە کە شەڕەکە بە شێوەیە کۆتایی بێتە ڕژێم کۆتایی نێت و نەڕوخێ و لە لای ئەمریکیەکانیشەوە ئەوەی کە ئێستا باز دەکرێت ئەوەیە کە دەبێت ئێران قودراتی عسکەری نەمێنێت دەبێت پێت وایە دەبێت قودرەی ساڕوغی و بالیستی نەمێنێ و دەبێت دەستێوەردانیشی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا نەمێنێت لەبێنی ئەو دوو هەدەفە ببورە لەبێنی ئەو دوو هەدەفە کامیان چۆن سەردەکەوێت لە چۆدا یەک دەگرێت ئەوە ڕۆژانی داهاتوو دەریەخە باس لە ئۆپشنێکی تریش دەکرێت قسەیەکی تریش هەیە لەسەر ئەم بابەتە کاک دکتۆر دەڵێن کە ئەو سەرکردانەی کە ئێستا ماوەن لە ناو ئێرانە سەرۆک کۆمار سەرۆکی ئەنجومەنی ئاسایش عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمان وەزیری دەرەوە عەباس عێراقچی کۆمەڵێک سەرکردەی دین ئیسماعیل قاعانی کە سەرۆکی یان بژە فەرماندەی گشتی پازارانی ئێرانە دەڵێت ئەمانە لەلایەن ئێرانەوە پەسەندن یاخود میانڕەون لەلایەن ئەمریکاوە بۆیە بە ئامانج ناگرێن لەوانەیە لە سبەی ڕۆژە هەر ئەمانە بتوانن ئێران بەڕێوە ببن حکوومەتێکی ڕاگوزەر دروست بکەن پێت وایە ئەم ئۆپشنە یعنی بەرعەقل بێتن لەلای ئەمریکا ئەمریکا ینی ئەوەی کە من لە سیاستەکانیدا دەخوێنمەوە بە تایبەتی با بڵێن لە ئیدارەی ترامپدا تێڕوانینێکی عەقلانی هەیە بۆی کە دەڵێت ئێمە نامانەیە بچینە ناو ئێران نامانەیە بینای دیموکراسی بکەین و خەریکی بینای دەوڵەت بین وەکەوەی کە لە عێراق کردمان بە کورتەکەی نانەوێت تەجروبەی عێراق دووبارەکەنەوە خۆیان بچنە ناو ئێرانەوە و ئیشەکان بکەن و ئەوەی کە لە فەنزوێ لەشبینیمان بە هەمان شێوە بوو سەرۆکیان لا بردو جێگریان دانا بۆی کە ئیشەکان جێبەجێ بکە بۆیە ئەمریکا یعنی بڵێن ڕێگا ئاسانەکە بۆ ئەمریکا ئەوەیە ئەو دەرگایەدا ناخات یعنی بڵێن تەڕ وشک بەیەکەوە ناسووتێنێ کە ئەگەر بێت و بابەتەکە درێژ بخایانێ یاخو گەیشتە کۆمەڵک هەدەفی استراتیژی گەورەیان پێویست نەبێت شتەکە بەردەوام بێت بە تاکید دەرگای ئەوە دەکەنەوە یاخود دەرگای ئەوە بەجێ دەهێڵن کە چینێک یاخود توێژێک لە سەرکردایەتێکی میانڕە و وڵاتەکەدا دەسەڵات بگرێتە دەست بۆیە کە بتوانن ئەو سەرکەوتانەی کە هەیەە تەسبیتیکەن هەربژی دکتۆر جەواز حەسەن ئەکادمیسیەن لە هەرێما کوردستانی لە پارێزگاها مشن لە باشەری هەولێرت گەلمە بۆ گەلێکی سوپاس